ساڵی 2025 هاوشێوەی 11 ساڵی پێشخۆی لە سایەی حکوومەتی هەرێمی ماوە بەسەرچوودا قەیرانی موچە بەردەوامە و دوو موچەی دیکەی موچەخۆران خورا. فەرمانبەران و موچەخۆرانیش بە پلەی یەکەم حکوومەتی هەرێم کە بەرپرسی ڕاستەوخۆی ژیان و بەڕێوەبردننی خەڵکی هەرێمی کوردستانە لەو دۆخە بە تاوانباری دەزانن. ساڵە لای حکوومەت بووتە بە دەمەنگ بە تایبەتی ئەوانەی کە ئەو مامۆستانەی کە کرێچین بژێوی ژیانیان تەنها لەسەر موچەکەیە بەڕاستی کاریگەریی زۆر نەرێنی دروست کردووە. من پێم وایە بێزارێکی زۆر لەلایەن فەرمانبەرانەوە دروست بووە. پێویست بەوە دەکە هەمومان بەیەکەوە فشار بکەین لەم دەسەڵاتە بۆی چیتر ئەم نەریتە خراپە بەردەوام نەبێتن. ساڵ نییە موچەخۆران بەبێ خورانی موچەکانیان پێنەنێنە ساڵێکی تازەوە. ئێمە پێمان ناوەتە ساڵی 2026 کەچی تاوەکو ئێستا دوو موچەی 2025 لای ئەومایە ئەوەی دەکەوێتە ئەستۆی حکوومەتی کار بەڕێکەرکەوە ئەو دوو موچێش بۆ هاوڵاتیان و موچەخۆرانی خۆی دابین بکات ئەگەرنا بێگومان لێکەوتەکانی بە دیار دەکەوێت هەر لەسەر کرانەوەی دەرگای قوتابخانەکان ئەگەری هەیە دووبارە بایکۆت لە هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. لای خۆیەوە چاودێرێکی سیاسی هۆکاری پێنەدانی موچە و خواردنی موچەی دوومانجی کۆتایی ساڵی ڕابردوو بۆ ئەوە دەگێڕێتەوە کە حکوومەتی هەرێم قەرزداری حکوومەتی ناوەندیە و پارەی ئەو موچانە لە بری قەرز دەداتەوە بە حکوومەتی ناوەندی. نەدانی دوو موچە یان سێ موچە لە کۆتایی ساڵ زۆری لۆ دەگەڕێتەوە حکوومەتی مە پارەی بە قەرز وەگرتیە لە حکوومەتی عێراقی کاتی خۆی بەدای موچەی یاخود کێشەی دیهەیەکەوە فدەچی لۆ چارەسەرکردی ئەو قەرزانە لە بەدەلی ئەو قەرزانە ئەو موچانە دەداتن. بەڕاستی ئەویش کە تەمەشا دەکاتن خەڵکی بەتایبەتی خەڵکی هەولێرێ بێدەنگە لەو مەوزوع حیلۆیە ڕوونکردنەوەی لەسەر نییە بەس هۆکارەکە دیارە هەموو مانجێ 5 ڕۆژ دەڕۆژ تاخیری دەکات هەتا دوو موچەکە دەڕواتن بێدەنجی خەرچیش وای لێ دەکات. لە ساڵی 2014 و لە دوو کابینی 8 و 9دا موچەخۆرانی هەرێمی کوردستان گیرۆدەی کێشەی موچەن لەو کاتەشەوە تاکو ئێستا 44 موچە بە لێبڕین و پاشەکەوتەوە و 18 موچەی هیچ بڕێکی نەدراوە. ئەمە جگەلەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانیش ڕاگیراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.